سڵاوتان لێبێ بەڕێزان، خۆشحاڵم لە بەرنامەیەکی تری ڕۆژانی بانگەشە لەگەڵتان نابم. دەمەوێت بۆ بەرنامەی ئەم جارە لەگەڵ گەنجانی دەڤەری ڕاپەڕین قسە بکەم بزانم تا چەند پرۆسەی دەنگدان بەلایەنەوە گرنگە، ئایا بەشداری پرۆسەی هەڵبژاردی ئەم جارەکەن یاخودنا. بۆچی گرنگە ئێمە ئەرکی سەرشانی خۆمان وەکو هاوڵاتی جێبەجێ بکەین بۆی بە دەنگەکانمان نوێنەرێکی باش و داوێن پاک بکەینە نوێنەری خۆمان لە پەرلەمان و لە حکوومەتی داهاتووە، و تا چەند گرنگە ئینسان ئومێدی هەبێت و گەشتبین بێت بەوەی کە داهاتوو شتی باشتر و چاکتر چاوەڕێیەکە. لەسەر ئەم بابەتە ڕای چەند گەنجێک وەرەگرم ئێوەش بینەری بەرنامەکە بن. فەرموو کاک ساڵح، سڵاو لێبێ. بەخێربێن سەرچاو. جەناب دووکو گەنجێک بڕیارداوام جارە بەشداری پرۆسی هەڵبژاردن. بەڵێ بە دڵنیاییەوە تەبعەن پرۆژەی هەڵبژاردن پرۆژەیەکی جیهانیە و پرۆژەیەکە تاکە ڕێگایە کە خەڵکێک خاوەن هێزی چەکداری و هێز نەبێت دەتوانی لەم ڕێگایەوە پەیامی خۆی بگێنێتە ئەنجام، ئەویش بە پشتیوانی خەڵکێکی حەقەویست و حەق بێش. تەبعەن وەکو واجبێکیش پێم وایە واجبە لەسەر هەموو کەسێک کە خۆی بەکەم نەزانێ، چونکە کاتێک تۆ هەڵدەبژێری دەگەیە تەمەنێک هەڵدەبژێری بۆی کە تۆ دەنگ بدەیت، دیارە کەسێکی شایانی ئەوەی حیسابت بۆ دەکرێت، دەبێت تۆ خاوەنی دەنگی خۆت بی بزانی بەکەی دەدەی. یعنی زۆر مهمە بۆ هەموو کەسێک حیسابی حیزبایەتی و مەسلحەتی شخصی بەولاوەنێ. ئەمە هەموو ڕۆژێ نایەتە پێش، ئەم هەڵبژاردنە 4 ساڵ جارێکە. تۆ ویژدان و دینی خۆ دەبێ مرتاحکەی، دەتوانی ئەلانی نەکەی، دەتوانی زۆر شت بکەی کە بتوانی لە پشتی ئەو شوێنی کە تۆ دەنگی لێدەی ویژدان و دینی خۆت مرتاحکەی. پرسیارەتیشە تۆ ئەو شتەکەێتە سەر دەستی تۆ. بەتەئکید ئەوە بەرپرسیارەتێکی دینیایی و قیامەتیە. ئێمە هەمومان دەزانین چەند ساڵە دەناڵێنین بەدەست ئەو سیستەم و عەقڵیەتە بەڕێوەبردنی کە بەڕێوەمان دەبا لە زوڵم لێکردن لە زۆر شت کە هەر ئاخۆفی لەسەر هیچ دەسەڵاتی ترمان نییە، تاکە دەسەڵاتێکە میلەت خەڵکی مەزڵوم هەیبێ ئەم دەنگەیە، بۆیە ئەم دەنگە نابێ بەزایە بچێ، چونکە بەرپرسیاری لێی. دەتوانم بڵێم من وەکو گەنجێک بەشداری لە پرۆسی هەڵبژاردن دەکەم بۆ ئەوەی بتوانین دەستەیەکی نوخبە و باش و ئەمین بخەینە ئەو شوێنانە کە بتوانێت دیفاع لە مافەکانی ئێمە و مافەکانی گەنج بکات. سەرە پێشووترا ئێستا تەبەن جەناب دەزانی پشێک لە گەنجان جۆرێک ناومێدیان هەیە بەرامبەر هەڵبژاردن و پرۆسەی دەنگدان، بەڵام لە ڕابردووە ئێمە ئەبینین لە پەرلەمانی چ کوردستان چ پەرلەمانی عێراق بێ خەڵکانێکمان هەبووە دیفاعیان لە خەڵک کردووە، دیفاعیان لە مافەکانی خەڵک کردووە و قسەیان کردو و جورئەتیان هەبوو. تا چەند گرنگە ئەو گەنجانی کەم جۆرە ناومێدی ڕویان تێ کردووە ئەم پرۆسەی هەڵبژاردانە بتوان بەشداری بکەن ئەگەر بە دەنگەکانیان بێشتێکی کەمیش بێوی بووە. بەڵێ بە حکمی ئەوەی لە ڕابردوودا گەنجانمان بێ ئومێد بوون لەو دەسەڵاتە و لەو ڕۆژێکە لە کوردستاندا دەگوزێرێ، بەڵام من لێرەوە داوا لە هەموو گەنجان دەکەم کە ئێستا کەسانێکمان هەن کە بتوانن لە پەرلەمانی عێراق داکۆکی لە مافەکانی گەنج بکەن، داکۆکی لە مافەکانی ئەم هاوڵاتی ڕەشوڕوتەی کوردستان بکەن، بۆیە لێرەوە داوایان لێ دەکەم کە بێ ئومێد نەبن، بە گوڕوتینەوە ڕوو بکەن نەبنکەکانی دەنگدان بۆ ئەوی بتوانن مافەکانی خۆیان بەدەست بێنن. کایەی سیاست کایەیەکی زۆر هەستیارە، چ بۆ چاکەکاری و چ بۆ خراپەکاری. مرۆڤ هەردووکی باشتر لە دەستێن. ئەم چاکەکاری دەستی ئاوەڵاترە، دەستی کراوەترە بۆ چاکەکاری، شەسپاندنی دادگەری، لابردنی ستەم و خۆرەخکاری و خراپە و هاوکاریکردنی خەڵک، میهرەبانی لەگەڵ خەڵک، نەرمونیانی لێبوردەیی و هاوکاتیش دەستگرتنی ستەمکاران و خراپەکاران کە نێڵم نەهێڵدرێ ستەم بکەن، دەستدرێژی بکەنە سەر مافیەوانی دیکە. هەم مرۆڤ کە دەسەڵاتی دەکەوێتە دەست، هەم دەستی چاکەکاری ئاوەڵاترە، هەم دەستی خراپەکاریش.
داخان سلااوت لێ سلای خۆ لە ئێوەش بێ. وەکو گەنجێک ئەم جارە بڕێرداوە بەشداری پرۆسی هەڵبژاردن بەڵێ ئینشاءڵڵا باشە ئینشاءڵڵا چەندەم جاتە بەشداری پرۆسەکە جاری دومە بەشداری دەکەم ئەمە جاری دووەمە بەڵ بۆ جاری دوم باشە ئەم 4 ساڵەی پێشوو جەنابەت تەمەەن دەنگ داوە بە کەسێک متابعات کردووە بزانین ئەو کەسە هەڵوێستی چۆنە حیزبەکەی هەڵوێستی چۆنە تا چەند لێ ڕازی بوو بەڵێ بە دڵنیاییەوە بە 4 ساڵی ڕابردوو کە دەنگم بە یەکێک لە کاندیدەکانمدا ئەو کاندید جێگای متمانە و باوەڕی من بوو زۆرش ئەوم دەکرد چاودێریم دەکرد وەکو بزانم دە ساڵە و دەنگی کە من پێم داوە جێگە شایستەی بووە دەتوانیوێت گۆڕانکاریانم کە من تێدا بینیومە دەتوانێت ئەو شتانی کە ئێمە بەڵێن بە ئێمە داوە جێبەجێ بکە بەڵێ بە دڵنیاییەوە سوپاس بەخوای گەورە ئەو کەسێک کە ئێمە دیاریمان کرد توانی تەواوی ئەو دەسەڵاتی خۆی ئەو متمانی کە بەخۆی هەبوو و دەنگی خەڵکی بەدەستێنە توانی جێبەجێ بکات و جێگای متمانە و شانازی خەڵکیش بوو قسەکان باسیەوەت کرد چاودێریت کردووە گرنگە خەڵکیش چاودێری ئەو کەسانم کا کە لە پێشووتر هەڵی بژاردوون تا بتوانانی ئەم هەڵبژاردنە بڕێر بە ئایا هەڵی بژێرێتەوە یاخود نەخێر سزای بدا بۆی کەسێکی دیکە بە دیلێکی کە بۆ ئەوە بدۆزێتەوە بەڵێ بە دڵنیایە پێویستە خەڵکیش سەیری هەموو ئەو کاندیدانە بکات کە ئایا کامیان شایستە ئەوەیە کە دەنگی پێ بدە بەڵکو گەر سەیری 4 ساڵی ڕابردووکن کە کام کاندیدەمان هەڵبژاردەوە بۆەوەی کە دەنگمان پێدا و ختمانتەنە پەرلەمانەوە ئایا ئەو توانیوێتی جێگای متمانەی تۆ بێ توانێت گۆڕانکاریەکان بکات کە تۆ تێدەڕادەبین و دەیتوانی ئەو دەسەڵاتی هەبێ ئەگەر هاتوو ئەو کەسە شایستی دەنگی تۆ نەبوو ئەوە دەتوانانی لەم دەنگدانی کە ئێستا هەمانە سزای هەموو نەک تاکە کەسی کاندید کراو بەڵکو سزای حیزبەکەش بدەی بە گۆڕانکاریکردنی تەواوی لە تەواوی دەسەڵاتەکاندا ئەگەر هاتوو متمانە کاندیدێکی دیاریکە و شایستە و متمانەی جێگای ڕێز هەڵبژێرین دەتوانین گۆڕانکاری لە تەواوی ستەم و دەسەڵاتەکانی ئەم حکومڕانی بکەین لە پێشووترا بینیمانە ئێستا بەشێک لە گەنجان بەهۆی ئەو با بڵین ناڕزایەتی کە هەیەە هەندیان سار بوونەوە لە هەڵبژاردن تا چەند گرنگە ینی گەنجی خۆمان سار نەبێتەوە لەوەی بتوانێت ئەو جۆرە نوێنەرانی جەنابەت باسێک خەڵکی بە جورئەت بوون لە پێشووترا ینی نمونەی باشیان هەبووە لەو شتانەی کە توانیوە ڕایگشتی بۆ دروستکەن کاریگەریان هەبێ قسەیان هەبووە ئەگەشتەی شامپێن نەکرابێ بۆ خەڵکیان ئاشکرا کردو کە پلانێکی لەم شێوازە لە ئارادایە تا چەند گرنگە گەنجی خۆمان ینی بێ ئیرادە نەبێ ینی زوو بێئومێد نەبێت لەوەی کە هەڵبژاردن ئەتوانێت زۆرشی بۆ بگۆڕن بەدڵنیایەوە ئەو کەسانەی کە دەڵێ بوون من بۆی ناڕزاتەکان و بێئومێد بوون هەڵبژاردن بەڵکو دەبێ ئەوان زیاتر داکۆکار بن لەوەی کە بچن بۆ سەرسوندوقەکانی دەنگدان ئەو کەسانە سزا بدەن کە بۆ نمونە خستویان ئەو بارودۆخەوە بۆ نمونە تۆ کارەبا نیە موچە نیە بودجە نیە تاعین ناکرێت ئەمڕۆ ئەو ڕۆژێت تۆ بچی ئەم کەسان سزا بدەیت کە ئەم بارودۆخەیان بەسەرێ ناوی 4 ساڵ جارێک ئەتون دەبێت نیو سەعاتەکە لە کادی خۆت بگری بچی دەنگ بدەیت ئەوان 4 ساڵ بە بەردەوامی کار دەکەن لەوەی ئەتۆ بچەوسێنەوە بتپوکێنەوە یعنی مافەکان نەدەنێ ئەتۆ چۆن ئامادە نابی نیو سەعات 4 ساڵ جار نیو سەعات لە کاتی خۆت بگری چی بۆ سندوقەکان هەڵبژاردن ئەم زۆر تەرجیحی گەنجەکان دەکەم خەڵکان دەکەم ئینشاءالله بە تایبەتیوانێک کە خۆ بە مافخوراو دەزانن نەستا سندوقەکانی دەنگدان و مافی خۆیان بستێن و ئەمڕۆ تۆڵی خۆیان بکەنەوە کۆمەڵی دادگەری پەرلەمانتارانی وەزیرەکانی نوێنەرانی لەکوێ بووبن با کەمیش بوو بێتین هەڵا بووین چاونەترس بووین دلێر بووین لە سەنگەری خەڵکی کوردستانە بووین ڕێبازی ئێمە ڕێبازی پێغەمبەرە صلی الله علیه وسلم ئێمە سەرکەوین یان نا دەوڵەمەند بین یان هەژار لە حکوم دابین یان ڕەخنەگر بین هەر لەسەر ڕێبازی پێغەمبەرین صلی الله علیه وسلم جەناب دۆکو گەنجێک حازری ئەم جارە بۆ هەڵبژاردن بەشداری پرۆسی دەنگدان بکەین بەڵێ من وەکو گەنجێک ئەم جارە ئامادەم بەشداری بکەم لە هەڵبژاردن دیەکات بەشداری بکەین بەڕاستی یەکێک لە هۆکارە هەرە گرنگەکان بەتایبەت لە هەرێمی کوردستان ئەوە یعنی باری گوزەرانی هەرێمی کوردستان و باری دارایی و زۆری گەندەڵی لە هەرێمی کوردستان هۆکارێکی سەرەکیە بۆ ئەوەی کە وا لەم کە بەسکە ئەو مافێکە مافی خۆم هەمەکە بە 4 ساڵک مافی دەنگدانە کە بتوانم بە دەنگەکانم تۆڵیان لێ بستێنەوە بە جۆرێک بە بتوانم گەندەڵی ڕابماڵم باشانی پێ دوایە دەنگەکەی تۆ ئەتوانێت ژمارەی و کەسانی کە دژی گەندەڵین یاخود نمونەیەکی باشیان پێشکرد کردووە لە پێشووترا دەنگەکە دەتوانێت عەدەدی ئەو جۆرە کەسانە زێ بەڵێ بەدڵنیاییەوە تەنها دەنگێک زۆرە بۆ چوونە کەسێکی باش بۆ پەرلەمان بۆ لادانی کەسێکی زاڵم لە پەرلەمان لە پێشووترا بینیمانە بەشێک لە گەنجان تا ڕادێک بێئومێد بوون لە وا بڵێن پرۆسەی دەنگدان تۆ وەکو گەنجێک چیان پێڵێ خۆت لە گەنجیت
هێستا بەشێک لەو گەنجانەیش هەندێکیان بڕیانەداوە بەشداری نەکەن بەڵام قسەی تۆ چییە بۆەوە قسەی من بۆ ئەو گەنجانەی کە بە ئومێدن کە بە تایبەت لە وڵاتێکی وەکو هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستانی خۆمان قسەی من ئەوەیە کە دەڵم ینی لە ئێستادا دەنگدان باشترین شتە بۆی کە بتوانی گۆڕانکاری لە وڵاتدا بکە قوڵ هەر شتێکی تردا هەر بڕاستی ینی نابێ گەنج بێ ئومێد بۆ ڕادەیە و هەروەکو لە ڕووی دینیەکەشەوە کە خی گەورە لە قورئانی پیرۆزە دەفەرمێت لا تەقنەتوا من ڕەحمەتی الله بێ ئومێد مەبن لە ڕەحمی من یەکێک لە هەرە خاڵە گرنگەکانی هەستانە و ئومێد گەشببینیە ینی ئێمە دەتوانین بە گەشببینی زۆر هەڵسین و بەتابەت لە سینین گەنج کە بتوانین ئەم لایەنان کە بتوانن پەرەی پێ بدەن جا هەر زۆر بە دەرەجەیەک لە ڕۆی تەسکی نەفسیانەوە کە زۆر دەتوانن بە ڕێژەیەکی زۆر باش کە بتوانین لایەنی گەشببینیان یاخود هیواکانیان هەڵستێنەوە هیواکانی هەڵستێنەوە کە بەداخۆ لە هەرێمی کوردستاندا ئەمە زۆر داڕماوە لە نێوان گەنجەکانماندا یەکێک لە خاڵ هەرە گرنگەکان ئەویش گەشببینە کە بتوانین بۆ ئەوەی گەنجەکانمان بە ئومێد بوون بتوانن بەسەر ئەو ئاوەتانی کە هەیەیان یاخود کە بتوانن دەستێکی باشە هەبێت لە گۆڕانکاری ئێمە وەکو گەنج بۆ ئەم دەڤەرە بۆ گەنجی ئەم دەڤەریان وا لێ کردووە بڵێن کاکە هیچ ناکرێ و هیچ نییە و ئەوەیە کە بۆ ئەوەی خەڵک بێ ئومێد بێ بۆ ئەوەی تەنها بۆ خۆیان و ئەوانەی کە لە دەور و پشتی خۆیانەوەیە بۆ ئەوەی ئەوان دەنگیان پێ بدەن و نانەوێت ئێمە دەنگمان هەبێت نانەوێت ئێمە ڕەنگەتکردنی گەنجانیش جۆرێک لە پلان بەڵێ دەستخۆش بەڵێ ئێوە ئەوان دەیانەوێ ئێمە بێ ئومێد بێ بەڵام ئیشەڵڵا حەولە قورب بۆ خوابی ئێمە بێ ئومێد نابین ئێمە هەر چاومان لە دەستی کۆمەڵە کەسان هەیە کە ئێستا دەزانین کۆمەلگاکەمان هەندێک کەسی چاکی تێدا ماوە هەندێک سەرۆکی چاکی تێدا ماوە کە دەتوانین ئێمە پشتیان پێ بەسون دەنگیان پێ بدەین دەزانین ئیشەڵڵا لە دنیای قیامەتیشمان هەر بۆ ئێمە هیچ نەبێ ڕوومان گریل بۆ ئەو دەسەڵاتە دروست بکەن کە قۆڕەخاری و با بڵێن گەندڵی لە وڵاتە بەڵێ بەتەکەیت ئیشەڵڵا بە دەنگەکانمان وا دەکەین نەهێڵین هیچ کە زوڵمێکی زۆر بەرچاو بە بەرچاوی گەنجەکان زوڵم دەکرێت بە بەرچاوی ئەو کۆمەلگایە زوڵم دەکرێت لە کۆمەڵێک گەنج لە کۆمەڵێک ینی ڕۆشنبیر لە کۆمەڵێک فەرمو چەند خەڵک زیندانی دەکرێت لەسەر قسەی حاق لەسەر قسەی ینی ڕاست لەسەر ئەو شتایی کە دەکرێت ئینسان قسێکی دەکا ینی کۆمەلگاکان وا لێ کردووە گەنج نەتوانێت وشەیەک بڵێ گەنج نەتوانێت هیچ بکە بۆیە ئەو خەڵکی کراوەی بە دەنگەکەی بتوانێت سزام بەتەکیت من داواکارم وەکو منیش گەنجێکم داواکارم لەو گەنجانەی کە وەکو منن کە لە من بە زۆر بە تەمەنتر و یان منداڵتر ئەوەی کە دەتوانن دەنگ بدەن بە دەنگەکانیان هەوڵ بدەن ئەو کەسانە سەرخەن کە لە ڕابردوودا پاک بوونە ڕاست بوونە ڕازگۆ بوونە لەگەڵ میلەتەکەیان بە جورئەت بوونە ئەنە پەرلەمانەکانیان وەزیرەکانیان جێپەنجەیان دیارە گەندەڵ نین چەند وەزیرمان دیتووە و چەند ئەوەمە کردووە هیچ شتێکیان لێ بەدی نەکراوە بەتەکەی دەستخۆش بڵێ ئێمە دەتوانین ئاسوودە بین من وەکو خۆم وەکو گەنجێک لەو خۆی بەزاربێتە ئێستا من دەنگم داوە ئەو دەنگم بەزایان نەچووە بۆ خۆم دەزانم کە بەزایان نەچووە ئیشەڵا بەزای شەر ناچێت تا ئەو کاروانە بەردەوام بێ ئێمە ئیشەڵا بەردەوامین ئیشەڵا هەر سەرکەوتوو سەرفراز دەبن مەمنونم بەڕێزانەوەی کە بینیتان ڕای گەنجان بوو لە کشان و لە کوڕان کە باسییان لەوە کرد پرۆسەی هەڵبژاردن گرنگە بۆ گەنج کە بتوانێت بە دەنگەکەی سزای و کەسانە بدا هۆکاری نەهامەتی گەنجانی ئەم وڵاتە بوون بۆ نمونە لە ڕابردووە بە ئێستەشەوە دەبینین چەندین گەنج کە هەرێمی کوردستان بەجێڵن هۆکارەکەی ئەو دەسەڵاتە بۆ کە تا ئێستا نەیتوانین وەکو پێویست بەدەم داخوازی گەنجانەوە بێت بۆیە هەڵبژاردن باشترین دەرفەتە بە دەنگەکەت بتوانیت سزای و کەسانە بدەیت کە پێت وایە مافەکانی خواردووی و دەنگیش بەو کەسانە بدەیت کە پێت وایە بەرگری لە داوا و مافەکانی تۆ کردووە بتوانانی نمونە و جۆرە کەسانی کە لەگەڵ خەڵکو لەگەڵ داواکاری خەڵکان و بە کردەوەی سەلماندویانە لە پێشووتر ئەم نمونانە لە پەرلەمان و لە نوێنەرەکانی ناو پەرلەمان زیاد بکەیت تاوەکو باشتر و چاکتر بەرگری لە مافەکانی تۆ بکەن بەنامەی ئەم جاری ڕۆژانی بانگەشە کۆتایی هات تا بەرنامەیەکتر و تەوەرێکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ